و ئێمە ئێستا گەڕاوینەتەوە هەم خەریکی زەراعەتین هەم ژینگەیەکی پاکی و بەهارە هەوا خۆشە ژینگە پاکە و باستین بە ڕێنمایەکانی تەندروستی و تەعامل لەگەڵ کەسان ناکەین لە گۆشەیەوەکو هەر وەکو کەرەنتینەوەیە لادێکە دانا گوندە گوندێکی پاک و پختەی ئاو هەوای پاک و پختەیە ژینکەی پاک و پختەیە مناڵەکانمان لێرات بۆ خۆیان باشترێکن تا شارێک لە شار و هاتوون باڵێ من لە شاری دەربەنیخانەوە هاتووم بۆ ئێرە بە هەمان شێوە هەر پابندم لە ماڵەوە ئەمێنێمەوە و هەندێک کار بەگوێرەی ڕێنمایەکان خەریکی ئیشوکاری گوند دەبێت. مە لە لادێن و خەریکی ئاژەڵدارین و ینی ناکرێتەوە ئاژەڵداری چۆن کاتی ئەوە نیە مەسەن زستان نیە یا کاتێکی تر نیە بڵێ حیوان کە بەرنادەم و ئاژەڵەکە بەرنادەم و کێشێنێ لە ماڵادانێ دەمێ بەهارە هەر ئەبێ بەریدەی و ناژی لە ژوور و ئیتر بە ئەو حکومەش کە لە لادیایت کەمتر خەرەباڵخە و کەمتر بەرکەوتنەیە لەگەڵ خەڵکە نەوەڵام من ژیانی خۆم هەر لێرانە خۆش و هەروەکو خۆمان ئیش و کارەکانی خۆمانەکەین و ئەچینە دەرو دەشتا و هاستێرین و گونۆر تێرین و مەشکە ئەژەنین و ئەمە یەکێکە ئەو دەشتە لەو بانە ئەوە قەورسان و ئەم منتیقە هەر هەمووی قەورسانە و لەو نەخۆشینە پێشن چاوەقوڵە ئەو زمانە باوام وە فکریتە و لە زمانەی باواما بووە باسی کردێ ئەو چاوەقوڵە تیاچوویە بەڵام هەر ئەم نەخۆشینەیە وا ئیسە ڕوویدا